تەوەری یەکەمی بەرنامەکە گفتوگۆ دەکەین بێگومان لای هەمووان ئاشکرایە کە ماوەیەکی زۆرە لە دوای هەڵبژاردنەکانی مانجی دەی ساڵی ڕابردوو کە عێراق هەڵبژاردننی یاخود هاوڵاتیانی عێراق دەنگیاندا بۆ نوێنەرانیان لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە لایەنەکان نەگەیشتونەتە لێک تێگەیشتنیەک بۆی کە داهاتووی ئەم وڵاتە چارەسەر بکەن یاخود داهاتووی ئەم وڵاتە دیاری بکەن لە حکوومەت و لە بڵین پێکهاتەی حکوومەت چۆنە بێ. ئێستا ناکۆچیەکان زۆر زیاترن چونکە بەرەکان جیابوونەتەوە و هەر یەکەشیان پێداگرن لەسەر ئەو بابەتانەی کە خۆیان بەلایەنەوە گرنگە بۆ داهاتووی عێراق بیخەنە ڕوو. چەقبەستویەکە بەڕاستی ئێستا چەقبەستویەکی زۆر هەیە لە پرۆسی سیاسی عێراقا، هیچ لایەنێکیان ینی لە داواکاریەکانی خۆیان تەنازول ناکەن. با بزانین ئەگەر ئەمە بەردەوام بێ عێراق بە چیە گەێنێ. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز عەدالەت عەبدوڵڵا کە بەڕێزیان و سەر و چاودێری سیاسین و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانن. کاک عەدالەت بانی باش و سڵاو لێبێ بەخێر بێنیت. باش. با پرسیاری یەکەم ئەوە بێ ئێمە ئازانی کە ناکۆچیەکان قوڵن، ئەم ناکۆچیانە بەردەوامیان هەبێ ئەوەی کە لە دوای مانجی دا لە پەرلەمان بەدەست هاتووە هەڵەوەشێتەوە. با پرسیارەکەم بەم شێوەیە بێ سەرەتاکە ئەو بەردەوامیە بۆ ینی ڕاستە بوێ کرانەوە و دەرچەیەک بۆ پرۆسەی چەقبەستووی سیاسی عێراق کارێکی تا ڕادێکی زۆر قورسە لە حاڵی ئێستاە لەبەر زیاتر لە هۆکارێک ئەویش ئەوەیە یەکەمیان ئەم کرانەوەیە بەندە بە دروستبوونی گۆڕانکاری لە ئەجێندا و لە تمۆحی ئەو هێزا سیاسیە براوانی هەڵبژاردننی ئەم دوایانێ عێراق و ئەم گۆڕانکاریە لە ئەجێندا و لە تمۆحی هێزە سیاسەکان کە براوی هەڵبژاردنەکەن ڕوونادا ئەگەر بێت و گۆڕانکاری لە بیرکردنەوە و لە بیر و باوەڕ ڕوونەدات. ینی ئەگەر بتەوێ شیکاریەکی قۆڵ بۆ پرۆسەی سیاسی چەقبەستووی عێراق بکەی لە ڕاستیە گرێدراوە بە نەمەتی تایپی بیرکردنەوە و بیر و باوەڕ لای هێزە سیاسەکان، بیر و باوەڕی سیاسی و مامەڵەکردن لەگەڵ ژیانی سیاسی و لەگەڵ چۆنێتی دەڕشتنەوەی دەوڵەت لە قۆناغێکە کە چێتە بەردەمی و ئیستیحقاقی خۆی هەیە. ئەم بیر و باوەڕەش گۆڕانکاری ئەویش کێشەکەوە ئەویش گۆڕانکاری بەسەرانایە ئەگەر ئەو هێزە سیاسانی لە گۆڕەپانەکەیە هەن بەو قەناعەتە نەگەن کە کۆمەڵێک دۆخی عێراق کۆمەڵێک پێویستی زۆرئانی هەیە بەبێ مامەڵەکردن لەگەڵ ئەم پێویستیانە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی عیمرانی ئاوادانکردنەوە چ لە ڕووی ئەمن و ئاسایش زۆر زەحمەتە کە بتوانن ئەوەی پێ ئەوترێ سازشکردن بۆ یەکتر و ئەوەی پێ ئەوترێ کارکردن بۆ دۆزینەوەی خاڵی هاوبەش لە پرسە ئاڵۆزەکانە یعنی کارێکی قورس ئەبێت بۆ لەبەرەوەی وەکو باسمان کرد ئەمەی ئێستا ڕۆدا گەیشتنە قەناعەتێکە کە ئەبێ عێراق لە قۆناغی ئێستا بۆ دواوە بە شێوەیەشتر بەڕێوە ببرێ. لەم ڕۆوە دوو تێز هەیە. تێزێکیان هەمومان نەزانین تێزی بیرکردنەوەیە لە پێچێنانی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی کە بەرەی ڕزگاری ئەمریکا تەیاری سەدری و ئەو پەیمانەکانی لە پشتیەوەن و تێزێکی تری پێچەوانە هەیە. نەک پێچەوانە ئێستا دوای لێک وا کەوتوتەوە کە دژبەیەکیشە کە مەبەستمان لە تێزی پێچێنانی حکوومەتی تەوافقیە. و ئەم دوو تێزە کە ئەم دوو بەرە جیاوازەی لە پشتە چارەنووسازن بۆ هەرێکی لەم دوو جەمسەرە. چارەنووسازن چونکە پێشەشتی ڕەنگە بێمتمانەی سیاسی لە نێوان ئەم دوو جەمسەرە وا بکە هەردوو لە سوور بن لەسەر ئەوەی لەم لەناو ئەم گۆڕەپانەیەکیشان ئەوی کە بە عەرزاوە بۆ بەم شێوەیە کۆتایی بە ئەو چەقبەستووی ئێستا بێ. بە دەلیلی ئەوەی گرەوەکە لە ئێستایە سەرڕایەوەی حەو مانگ عێراق تقریبن لە گێژاوی ئەو هەلوو مەرجەیاژی گرەوەکە لەسەر دوو خاڵە. یەکیشیان ئەوەیە کە هەر بەرەیەک ئەیەوێت بەشێک لە بەرەکەی تر ڕابکێشێ بەلای خۆیە و درزی تێبخە و بەو شێوەیە ئەو دوو لە سەرسەیەی کە پێویستە بۆ یەکەم کۆبوونەوە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار و لە هەمووشیان گرنگتر کۆبوونەوە بۆ کۆبوونەوەی پەرلەمان بۆ یەکلاکردنەوەی کوتلەی ئەکبەر و
هاوکات پێکی ئێنانی حکوومەت بەم شێوە یەک لا بکاتەوە باش گرێوەکەی تریان گرێوێکە لەسەر نزیکەی 40 کورسی لە ناو پەرلەمانی عێراقە کە بریتە لە کورسی سربەخۆکە باش با دوای باسی ئەو سربەخۆکانی شەکەین بەڵام خۆتە زانی هەرێکێک لەو لایەنانی کە ئێستا لە عێراقا ململانیان هەیە هەرێکان ئەمیان لەوانەیە خاوەنی هێزە هێزێکی چەکداری گەورەیە ئەوتریشان خاوەنی هێزێکە کە لەوانێش بتوانێت شەقام زۆر بەباشی بجوڵێنێت کە کردوشێتی لە ڕابردووە ینی ئەم دوانە ئەگەر هیچ کامێکیان نەتوانن یەکتری وەکو تۆڵەت بن بە ئەرزا دوجار ینی لەم بینەیە شتێک هەیە پێوترێ پەرلەمان و دەنگی بۆ دراوە چی لێدێ ئێستا خەریکە ئەو بۆ چوونە دێتە پێشەوە کە ئەگەر بێت و پەرلەمان خۆی ئەو ڕۆڵە نەگیێڕێ و ئێمە کاڵین پەرلەمانیش دەبێت وێنەکەمان لە بەرچاو بێ پەرلەمان بریتە لەو هێزانەی کە لە هەڵبژاردنەکانە توانیوانە کورسی بەدەستبێنن و تەرکیبەی پەرلەمان پێکەهێنن ئەگەر پەرلەمانتارانی ئەم فراکسیۆنە جیاجیا براوانە نەتوان بگەنە خاڵێکی مشتەرەک بۆ ئەوەی ئەو قەیرانە تێپەڕێنن ئەو چەق بەستویەیە کۆتایی پێبێ بە دڵنیاییەوە پەرلەمان وەکو موسسەیەکی نیشتیمانی دیموکراسی ناتوانێت ڕۆڵی خۆی بژێڕێ بۆیە ئێستا دەنجێک بەرز بۆتەوە وەکو پێشنیارێک وایە حتا لە هەندێکن پەرلەمانتاری پێم وە بێ هێزە کوردیەکانی شەکە باسەکرێ ئەگەر پەرلەمان ناتوانێت ئەم قەزیانە ئەم قەیرانە تێپەڕێنێ پێویستەکە خۆی هەڵوەشێنێتەوە ئەنی پەرلەمان هەڵوشێتەوە و کار بۆ هەڵبژاردنێکی نوێ بکرێ بەڵام پرۆسەکە سەختە ئەمە ڕەنگە بژاردەی نمرە 4 و نمرە 5 بێ ئێمە ئێستا لە بەردەم لە قۆناغێکیان ئەکرێت بڵین بژاردەی مانۆڕی سیاسیە بۆ دابشکردنی بەرە پێکناکۆکەکان یعنی ئیتاری تەنسیقی هەوڵەدا بە هەر نرخێ بێ بەرەکەی سەدر هیچیان بەلای خۆیان ڕابکێشێت بە هەمان شێوە بەرەی سەدر هەوڵەدا لەو هێزە زۆرانەی کە لە ناو چوارچێوەی هەمانجیە کۆبوونەتەوە لانی کەم هێزێکی کاریگەریان بەلای خۆیان ڕابکێشێ هەموو پرۆسەکە ئاگۆڕێ سەرنج بدە پێدانی مۆڵەتێکی چ ڕۆژی لەلایەن ڕوتی سەدرەوە بۆ چوارچێوەی هەمانجی بۆی ئەوان حکومت پێک بێنن خۆ چییە؟ خۆ مەبەست ئەوە نییە کە سەدر بڕای بەوە بێ چوارچێوەی هەرامانگی بۆ 4 ساڵی تر حکومت لە عێراق بەڕێوە بێ لە ڕاستیە ئەوە پەیامێکی تایە بۆ ڕای گشتی کە بریتە لەوەی بە خەڵکی عێراق بڵێ یەکەم ئەوە ئێمە بێمنەتین ئێمە شەیدای پۆست و دەسەڵات و بەڕێوەبردننی دەوڵەت نین دوو ئەوە منافیسەکانمانن ئەگەر ئەتوانن حکومت پێک بێنن با پێشی بێنن سێم وا لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەوێ بڵێ ئێوە ناتوانن حکومت پێک بێنن باش یعنی ئەمە سەبارەت بوو و چوارچێوەی هەماهەنگیش چوارچێوەی هەماهەنگی طبعاً دیدێکی هەیە کە بەشێکی درێژکراوەی استراتیژی بڵم نە وڵاتێکی و کۆماری ئیسلامی ئێران لە عێراق بەشێکی پەیوەندی بە هەستیاری دۆخی ماڵی شیعەوە هەیە لەم قۆناغا چونکە ممکنە ماڵی شیعە ئەگەر بەم شێوە پەرتەوازەیە بمێنێتەوە پلە بە پلە نفوزی ئەم هێزە سەرچانەی کە کورسیان بردوێتەوە دابەزێ دابەش ببێ چونکە لە هەموو دۆخێکە ئێمە هەموو ئاگادارین کە باری ئابووری و گوزەرانی خەڵکی عێراق ئەگەر بەو شێوەیە کێشەی بێکاری کێشەی نەبوونی خزمەت گوزاری کێشەی ژیان لە عێراق لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور بە تایبەتی کە ئەو هێزانە لەوێ دەنگەکانیان کۆ کردوێتەوە بەرەو خراپی و ئاڵۆزبوونی زیاتر بچێ بە دڵنیاییەوە ئەم قاعیدە جەماوەری کە دەنجی داوە بەم هێزانە پەرتە بێت دابەشە بێ و ممکنە مەسەلەکە ئەم جارە تەنها بریتی نەبێت لە بژاردەی بایکۆتکردنی هەڵبژاردن چونکە بیرمانەکی هەڵبژاردنەکەی پار لە ڕاستیە نسبەی بایکۆت لە زیاتر لە نیو بوو کەواتە ترسەکە لەوەیە کە بە نسبەت چوارچێوەی هەماهنگی و ترسەکە لەوەیە کە دۆخی ئێستا دۆخی سایت ئەگەر درێژا بکێشێ ممکنە قاعیدەی جەماوەری ئەم هێزانە بەگشتی بە تەیاری سەدر یعنی ماڵی شیعە بەگشتی وێران بێ و متمانە بە فەرمانڕەوایەتی ئەو پێک هاتە سەرچەی کۆمەڵگەی عێراقی نەمێنە کە پێیان ئەوترێ شیعەکانی عێراق لەم نێوەندەدا شتێک هەیە پێوترێ سەربەخۆکان بڵێ ئێستا نازام ئەم هێزە سیاسیانەی کە ململانیان هەیە گرە و لەسەر ئەوانەکەن مەسەلەن لایەنێکی وەکو سەدر پیانەڵێ بڕۆن حکوومەت پێک بێنن کە ئەمە شتێکە لەوانەیە لە ڕووی واقعیەوە ناتوانێت جێبەجێ بکرێت چونکە ناتوان ئەوانە و کۆمەڵە کۆبکەنەوە یاخود ئەو دەنگە کۆبکەنەوە کە حکوومەتێکی پێک بهێنن
بۆچی سەربەخۆکان بەکارەهێنرێ لەلایەن هەموو هێزە سیاسیەکانە بۆچی بۆیان ئەوترێ ئێوە یەکلاکەرەوە بن دوێنێ هەندێک راپۆرت و هەندێک نووسینم خوێندەوە لە ڕۆژنامەی شەرقلەوسەد و هەندێک ڕۆژنامەی تری معتەبەر باس لەوە کە ئەو پرسیارەی تۆکەن ینی بۆچی هەوڵە درێکە سەربەخۆکان بەکاربهێنرێ پێشەشتێ بۆ ئەوەیە سەربەخۆییان نەهێڵن لە ڕاستی ئامانجێکی سەرکی ئەوەیە کە سەربەخۆییان نێڵن چکە ئێستا عرب عیبارەتێکی ئەڵێ بەیضەت القوبان ئێستا ئەوان بوونەتە بەیضەت القوبان ئەوان ئەتوانن معادلەکەی یەکلا بکەنەوە نیساب تەواوکەن بۆ نمونە دەستنیشانی بکەن کە چی هێزێک لەم دوو بەرە ناکۆکە ئەتوانێ حکومت پێک بێنێ بۆیە کاتێک کە ئەم بەم شێوە ئغراکرێنەوە داوایان لێکرێ ئەوان بچن حکومت پێک بێنن پێشوەخت دەزانرێت کە ئەمان توانای پێکێنانی حکومەتیان نیە پاشان ئەمان دامە سەر بە خۆیانی پەرلەمان لە ڕاستیە خۆیان نەدۆزیوەتەوە عیبارەیەکی میلیە ینی بەڕاستی هەردوو بەرەکە هێزی میلیشیاتیان هەیە یعنی تیاری سەدریە سەرای سلامی هەیە چوارچێەوەی هەمانگی 1001 هێزی میلیشیاتیان هەیە ئەمە سەر بە هیچ هێزییان لە پشتەوە نییە خەڵکی مەدەنین و ناشیانەوێت تێوە بگرێن چکە ئەزانن بە هەر شێوەیەک هەر سینناریۆیەک پێشکەشکەن بۆ ئەوەی حکومت چۆن پێک بێنن بە دڵنیاییەوە ناتوانانی هەردوو تەرەفەکە ڕازی کە ئەمەیان پێ ناکرێت پێشوەخت دەزانن ئەمە کارێکی قورسە بە دڵنیاوە خۆیان ئەپارێزن ئێستا بۆ نمە چوارچەوەی هەمانگی بە جۆرێک لە سەرکەوتن بۆ خۆشی ئەیزانێ کە بە سربەخۆکان نەچونەتە ژێرباری داواکارێکی ڕوتی سەدرەوە بەڵام سربەخۆکان مووقفیان محریجە ژیانیان لە مەترسیایە اینجا بیرە نەچێ خاڵێکەیە کە ئەبێ بیری بخینەوە لە ڕاستیە لەم مانۆڕ و لەم ململانەیە کە هەیە چمانۆڕی پێشکەشکردنی پرۆژە و هەندێک دەست پێشخەری و چ لە ململانەیە کە هەوڵی بادانی دەستی یەکتر و شکاندن و یەکتر بە ئەرزدادانە کۆمەڵێک ئامراز بەکارەهێنرێت تا ئەم ساتە وەختە ئامرازی فشاری دەرێکی ئامرازی گفتوگۆ و دیبلۆماسی ئامرازی تونوتیژی و چاوترساندن چاودۆقاندن یعنی بە هەموو ئامرازەکان لە ڕێگەی شەڕی ئەعلامیەوە لە ڕێگەی شەڕی دەرونیەوە هەوڵ ئەدرێ بە هەر شێوەیەک بێ ئەو دۆخەی ئێستا یەکلا بکرێتەوە بەڵام ئەمە بەنسبەت بۆ نمونە ئەو پەرلەمانتارانەی کە هێزی چەکداریان نییە و پەرلەمانتاری سربەخۆن و لە ڕووی قورسترە بەڵێ بۆ لە ڕووی ناسنامەی تایفیەوە بۆ من ئێستا کە باسی سربەخۆکانەکەن چ پەرلەمانتارن ئەم سربەخۆیانە بەشێکی زۆریان شیعەن بەنسبەت ئەوانە ئەزانن نایانەوێ بۆ مێژوو بنووسێکە ئەم چ پەرلەمانتارە بوونە مایەی هوێرانکردنی عێراق وات بۆ وەڵە خوارێ ئەوانیشەوە شیعەکانی عێراق ئەم مەسئولیەت نایەنە سەرشانی خۆیان بۆ دیسانەوە پرۆسی سیاسی لە عێراق ئەبینی بەداخەوە چقە بەستەیە و بەو شێوەیە ئەماواتەوە کە ئەمێنێتەوە بەڵام بێگومان حتمما لەم چەند ڕۆژەیە کۆمەڵێک مبادرەی تر دێتە پێشەوە ممکنە هەیە کە هەوڵێک هەبێ بۆ ئەوی بە هەر شێوەیەک بێ بگەنە ڕێکەوتن تا چەند ئەمە ممکنە ئەبێ لێگەڕێن بۆ زۆر سپاس کاک عەدالەت عەدالەت عەبدوڵڵا کە بەڕێزیان و سەر و چاودێری سیاسیم بەخێر بیت سپاس بۆ جەناب ببوورە لەبەر کەمی کاتەکە گفتوگۆکە زیاتر هەڵەگرێ بەڵام کەمی کاتی بەرنامەکە هەرەو نە ڕێگەی گفتوگۆمان پێدا بەخێر بێ سەر چاوە.